ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی لەسەر چیا و شاخەکان بەردەبێتەوە کە زۆر کەس پرسیار دەکات لە خەوێدا لە شاخی دەستم و بەردەبمەوە، ئەوە هێمایەکە بۆ ئەوەی ڕەنگە ئەو ئیش و کارێک کە هەتە لە دەستی بدەیت، ڕەنگە زەرەر و زیان و ماڵێکی دنیاییشت بەرکەوێت، بەڵام نائومێد مەبە و پشت بەخوای پەروەردگار ببەستە بە ئەندازەی ئەوەی کە ئینسان لەو بەربوونەوەیەدا زەرەر و زیانی بەردەکەوێت، ناڕەحەتی بەردەکەوێت، ڕەنگە لە دنیادا و لە ئیش و کارەکانیدا تووشی زەرەر و زیان ببێت، بەڵام بە خۆت داوەرە و پشت بەخوای گەورە ببەستە لە هیچ کاتێکدا نائومێد مەبە. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی بەسەر چیایەکدا سەر دەکەوێت و بەسەر چیایەکەدا سەرکەوت و گەیشتە لووتکەی بەرزی چیایەکە، ئەوە ئاماژە و هێمایەکە بۆ ئەو هیوایەتانەی کە تۆ هەتە و ئەو ئیش و کار و بەرنامانەی کە تۆ لە دنیادا هەتە. ئەگەر توانیت بە ئاسانی سەر چیایەکە بکەوی، ئاماژەیەکە دەتوانی بە ئاسانی بە ئیزنی خوای گەورە هیوا و ئاواتەکانت بێنێدی و بەو هیوایەتە بگەیگە لە دنیادا هەتە. بەڵام ئەگەر نەتوانی سەرکەوی بەسەر چیایەکەدا و بێوە خوارەوە، قسەی خۆمان بێ خەونەکە بە پێچەوانەوەیە. هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن لە دنیا و لە قیامەت. بینینی شاخ و داغ لە خەوێدا ئەگەر کەسێک شاغ لە خەوێ ببینێت، ڕەمز و هێمای خۆڕاگری و دامەزراویە بۆ ئەو کەسە، دامەزراوی هەم لە دینداریدا و هەم لە کاروباری دنیادا، چونکە یەکێک لە وەزیفە و ئیش و کاری ئەو چیانە ئەوەیە کە ئەو زەویان ڕاگیر کردووە وەلجیبالە ئەوتادا. خوای گەورە دەفەرمێ ئەو چیانەمان وەکو گوڵمیغ لێ کردووە زەوی ڕاگیر و دامەزراو دەکەن. جا ئەو کەسەی کە شاخ و داغ لە خەوێ دەبینیت، ڕەمز و هێمایەکە بۆ خۆڕاگری و دامەزراوی ئەو کەسە، واتە خەونێکی زۆر باشە و موژدەبەخشە. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی لەسەر لووتکەی چیایەکی بەرز و لەسەر شاخێکی بەرز دانیشتووە، ئەوە هێمایە بۆ پلە بەرزی و پایە بەرزی ئەو کەسە لە ناو کۆمەلگادا، یاخود بەرزبوونەوەی پلەی ئەو کەسە لە ناو کۆمەلگادا. واتە ئەگەر خەونێکی ئاوات بینی، خەونێکی زۆر خۆش و موژدەبەخشە و سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکە.